ئەو ڕاپرسێکەوە ئێستا دێکەنە ڕوو بەشێکە لە پرۆژێ ڕێڵەی گەنجان کە پرۆژەیەکە بە هاوبەشی لە نێوان ڕێکخراوی فراکەوتنی مەلی و هەروەها ئەنجومەنی ڕۆشنبەری بەریتانی بریش کاونسڵ جێبەجێ دەکرێت. بەڕێزان لەم ڕاپرسێدا 160 کەس بەشێک لە شێوەی فۆرمی ئۆنلاین لە ڕێگەی فۆرمێکی ئۆنلاین و بەشداری ئەو ڕاپرسیان کردووە. طبعاً هەمووشیان گەنجن لە نێوان تەمەنی 18 ساڵ بۆ 35 ساڵیدان. سەبارەت بە یەکەم پرسیار کە ئێمە لە گەنجانمان کردووە کە ئاخۆ کاریگەرترین ئەو گرفتانە چینەکەەوە تۆی گەنج دەیبینیت و پێت وایە وجودی هەیە لە کۆمەڵگا. زۆرینەی ئەندامانی نمونەی ڕاپرسەکە ئاماژەیان بە کێشەیەکی پێکاری کردووە وەکو دەبینی بە ڕژە 19.6 ئەندامانی نمونەی ڕاپرسەکە پێیان وایە بێکاری لە ئێستادا کاریگەرتری گرفتە لە بەردەم گەنجان. واروها 168.7 پێیان وایە گرفتی ئاڵوودەبوون و مادە هۆشبەرەکان کاریگەرترین ئەو گرفتانن کەەوە ڕوبەڕووی گەنجان دەبێتەوە لە ڕوودا لە کۆمەڵگا. لە بەرامبەریشدا 163.8 پێیان وایە گرفتی جێچەڵی ئەلکترۆنی یان ئێبتیزاز لە ڕێگەی بەکارهێنانی سۆشیال میدیاوە گرفتێکی گەورەیەکەوە ڕوبەڕووی گەنجان دەبێتەوە و مەسەلەی پیسبوونی ژینگە و کۆچی نایاسایی و قبوڵەکردنی جیاوازیەکان و واروها نەبوونی ئازادی کەسەکان ئەوانەش بە ڕێژەی جیاوازێکی لەو گرفتانان کەەوە گەنجان ئاماژان پێداوە و وەکو کاریگەرترین گرفت دەیبینێن. سەبارەت بە ئەوەی پرسانمان کردو تا چ ئاستێک گەنجان پێیان وایە و گرفتانە قابلی قبوڵ چارەسەرکردن و دەکرێت چارەسەر بۆ دۆزرێتەوە. دەبینی 152 ئەندامانی نمونە ڕاپرسەکە پێیان وایە تا ڕادەیەک دەکرێت و گرفتانە چارەسەریان بۆ بدۆزرێتەوە چارەسەر بکرێن. لە بەرامبەریشدا 144 پیان وایە بەڵێ دەکرێت چارەسەریان بۆ بدۆزرێتەوە. دەبینی ڕێژەیەکی زۆر کەم کە 104 پیان وایە نەخێر ئەو گرفتانە ناکرێت چارەسەریان بۆ بدۆزرێتەوە یا قابلی چارەسەرکردن نین. هەروەکو پرسانمان لە گەنجان کرد تا چەند هەست دەکەیت بەشداریت پێ دەکرێت یا دەرفەت بۆ ڕەخساوە بۆ ببیت بۆ بەشێک لە چارەسەری. دەبینین زۆرینەی ئەندامانی نمونەی توێژینەوەکە کە 139 پیان وایە تا ڕادەیەک ئەو دەرفەتیان بۆ ڕەخسێنراوە. لە بەرامبەردا 131 ئەندامانی ئەم ڕاپرسیە پیان وایە کەم دەرفەتیان لە بەردەم ڕەخسێنراوە و 124 کە پیان وایە بە هیچ شێوەیەک دەرفەتیان بۆ نەڕەخسێنراوە بۆی ببن بە بەشێک لە چارەسەری گرفتەکان. لە بەرامبەردا تەنها 106 کە پێی وایە دەرفەتی زۆری بۆ ڕەخسێنراوە. سەبارەت بۆ ئەوەی کەەوە ئەو فاکتۆرانە چین کەەوە دەکات گەنجان ببن بە بەشێک لە چارەسەری یانەوە ڕۆڵێکی کارەتر بژێڕن زۆرینەی ئەندامانی نمونەی توێژینەوە ڕاپرسێکدا کە 134 پیان وایە بەشداری پێکردنیان لە پرۆسەی دروستکردنی بڕیار وا دەکاتن بەشدارێکی کاریان هەبێ بۆ بە بەشێک لە چارەسەری. لە بەرامبەردا 124 پیان وایە بەشداریکردن لە مەنەساتی جیاوازی سۆشیال میدیا دەرفەتێکە بۆ بەشداری و جێڕانی ڕۆڵێکی کارە. واروە بە هەمان شێوە 124 بەشداریکردن لە سندیکا و دامەزراوە نیمچە فەرمیەکان بە فاکتۆرێک دەزانن بۆ ئەوی بتوانن ڕۆڵێکی کارا بژێڕن. و لە کۆتاییشدا 118 پێیان وایە بەشداریکردن لە دەستپێشکەری خۆبەخشیەکان یان کاری خۆبەخشی دەرفەتێکە یا کەناڵێکە بۆ بەشداریکردن و جێڕانی ڕۆڵێکی کارا و بن بە بەشێک لە چارەسەری. زۆر سپاس.